هەرنیە بڕوە ئەو هەڵ نییە کاکە ئەو کلیپ لای وەرێ بەناوی خوای گەورە و میهرەبان ئەو شەو هەندێک باس و خواست هەیە لە ناو خەڵکی کە دەقیق نییە زۆرجار باس لەوەی دەکرێت کە باودۆخی کوردستان وەکو مؤامرەیەکی دووەلی لەسەربی باس لەوەی دەکرێت کە ڕێککەوتنامە هەیە لە بۆ تێکدانی ئەزموونی کوردستان یان دەرێن ئەمریکا خیانەتی لە کورد کرد ئەوانە ڕاست نینە ئەوانە هیچ ئەسڵ ئەساسێکی نییە ئەمە حەز دەکەینەوە شۆ ڕوونتر خەڵکی کوردستان ڕوونتر لەو تحلیلانە بکری و بزانی لە چین ئێمە بزانین ئەو هۆکاری کە بەسەر کوردستاندا هەت چییە خۆی ڕاستی حکوومەتی هەرێم هەر لەدایک بوو بە ڕەجل المەریض لەدایک ستا زۆر جار هەندێک گەنجمان هەیە هێرش دەکەنە سەر ئیمارات و سەرکردەکانی کۆن وا دەزانن کە هەمووی وا بووە لە کاتێکدا وا نەبووە لە هیچ دەسەڵاتێکی جیهان لە هیچ تاریخی ئیمارەتێکیش ئەوە نەبووە ئەوە بەو شێوازەی لە یەکەم ڕۆژی ڕاپەڕین میلەت ڕاپەڕین بکە و دەسەڵات و مەسئولینیش دەست بە دزی و ڕاوڕوود بکەن و ئاودی ئێران بکەن بە ئاشکرا تر لەو کاتیەوە ئەو پرۆسەیە بەردەوامە هەر پاساو دەهێنەوە درێن حکوومەتەکەمان ساوایە یان داعش هات دوژمنان لەو نێزیکانەنا ئەوانە هەر تەنها ڕاگرتن و بەنجکردنی میلەت بوو لە بۆ ئەوەی کە گەندەڵیەکە بەردەوامی کەواتە ئێمە دەتوانین تاریفی ئەو حکوومەت و دەسەڵاتی خۆمان بکەین ئەو 25 ساڵە بریتی بوو لە حکوومەتی تەسریفی ئەعمالی گەندەڵی ناتوانین بینەوە حکوومەتی هەرێم و حکوومەتی میلەتی کوردستانەوە ڕاستی ئێستا وازحی دەرکەوت یعنی دەریش کەوت کە هیچ جۆرە چاکسازیەک لەو حکوومەتەی ناکرێت بە تایبەتی لە دوای ڕیفراندۆم عیب و عاری ئەو دەسەڵاتی زیاتر دەرکەوت کە ئەگەر لەسەر ئاستی کوردستانی سەرکەوتوو نەبووینە پێشان خەڵک وای زانی ئەوانە هۆکارن بۆ پاسەوانی نیشتیمانی بەڵام لە دوای ڕێفراندۆم دەرکەوت ئەو پاسەوانیشیان پێ ناکرێت ئاگاداری ئەوە بین کە ئێستا بارودۆخی کوردستان لە وەزعی مەترسیدار هێدایە زۆر مەترسیدارەکەش بوونی ئەو دەسەڵاتە خۆیەتی چونکە وەکوبرێ یاخیبوونێکی زۆر ترسناک لە دەسەڵاتی کوردی ڕوویدا ئێستا حقیقەتەکەی دەرکەوتووە کە چێ هەرێمی کوردستانی ڕاگرتووە یعنی بەپێ و معلوماتانە کە ماگۆرک هاتبووە لای سەرکردە کوردەکان پێی وەرمگوت کاکە ئێوە ئاگادار نینە ئەگەر ئێمە نەبی چەند ساڵ لەوە پێش تورکیا ئێران عێراق سووریا وڵاتانی تر جامیعەی عەرەبی هەمووی مؤامرەی لەسەر کورد هەبووە بەڵام ئەو پشتیوانە نێودەوڵەتی لێ نەگەڕا ئەویش دەسەڵاتی کوردی و ئەو کۆمیتەی ڕێفراندۆ ئەو پشتیوانە نێودەوڵەتی لە ناوبرد بۆ پێشتریش بە حەقیقی یعنی من وەکو خۆم ئەگەر لە بۆ مێژوشبی ئەو جارە هەموو حتا دوژمنانی کوردیش ڕاستگوت من دەگە کورد هەموو گوتیان ئەو ڕیفراندۆمەی مەکە ئەمە بە خۆشمەندە دەستگای ستاندەر باسی ئەومان کرد کە ئەو ڕیفراندۆمە تەنها عێراق و دەوڵەتەکانی ئەوانی داگیرکەری کوردستان قازان دەکەن لەو ماوەی خەبیرێکی نەمسایی ئاین قسەکەی کردێگوتی ئەو ڕیفراندۆمە ڕێک دەوڵەتی کوردستانی لە ناو برد بەڵام عێراقی کردە دەوڵەت کە دەوڵەت نەبوو ئێستا ئەمە لەو کۆناغی داینە ئەوانە هەموو تەراکوماتێکن علاقەی زۆر بەو دەرەجەی بە موچە و بەوەی نییە کە خەڵک ئێستا بەو ئیندیفاع دێتە دەرێ خەڵک ئێستا هاتە دەرێ تەنها موچە نییە یعنی ئەگەر جوانجی لە وتاوەکان ڕاگرین ئەوڕۆ دەیانگۆ خەڵکی قەڵاو منارە لەو حکوومەتەی بێزارە جارجاری دەیانگۆ لەو دزانە بێزارە ئەوە وتاری ئەو خەڵکەی بۆ ئەوڕۆ لە کوردستان ئەوەی ئێستا دەگوزارێ ئەوەیە دەسەڵاتی کوردی نەک ناتوانانی کێشەکان چارەسەر بکات کێشەی موچە کێشەی قەیرانە سیاسی و قانونی و عسکەری و ئەوانە بەڵکو ناتوانانی دیفاع لە کوردستانیش بکات ئێستا کوردستان وەکو مەیدانێکی مختەبەری هێزە عسکەریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی لێ هاتووە
لەولایە بە چەند سەعاتێک عێراق هاتەوە هەموو ناوچەکانی داگیر کردەوە مەتارەکان وە تەسلیم دەکرێنەوە خاڵە گومرجەکان تەسلیم دەکرێتەوە لەولایە تورکیا لە چەندین لاوە هاتووتە ناو کوردستان لە بەرامبەریشدا دەسەڵاتی کوردی خۆی پێیان ناپارێزێت ڕاستەکەی با ئێمە جوان و ورد بین دەسەڵاتی کوردی بۆ ئێستا لەو دەمەی بە تایبەتی تاریفی ئێستای دەتوانێت دانیە پارێزگاری لە کوردستان بکە دەتوانێت پارێزگاری لە تەنها مەسلحەتی تابقەیەک بکە یعنی ئەو میلەتەی تر ئێستا بێ کەسە یعنی بێ پشتیوانە بێ سەرکردەیە لە ڕاستیدا کە میلەت بەخۆی هاتە مەیدانێ لە ئەوجارە هەر لە خانەقین و کەرکووک و سلێمانی و تا دەگات تا هەولێر و دهۆک و ساخۆ ئەو نیشانی ئەوەیە تا ڕادەیەکیش ئومێدی بە حیزبەکانی مەعارەزە نەمایەکە بێن بە خێرایی یەکگرن ئەوانیش دەسەڵاتێک دروست بکەن یعنی ئەگەر ئەو حکوومەتە ناوی لێ بنین تەمسیلی گەندەڵکاران دەکات ئیشکاری گەندەڵکاران جێبەجێ دەکات لەسەر ئاسی ناوەخۆیی و عێراقی و شەرق لەوسەط و جیهانی ئەوە ئەو میلەتە تا ئێستا کەس ئیشی لە بۆ نەکردێ کە ئیشی لە بۆ نەکردن بەمانە بە نیشتیمانەوە ئیشی لە بۆ نەکرێت معارەزەش نەهات ئەو فەراغە بڕکاتەوە کاتە میلەت بەخۆی هاتە مەیدانی بەخۆی لە بۆ خۆی دەسەڵاتێک دروست بکە عیلاقاتێکی دووەلی دروست بکە و پەیوەندی دیاری بکە لەگە عێراق بۆ نیشتیمانیش بپارێزێت ئێمە دەبی ئەندێک خاڵ هەیە گرنگە ئێستا ڕوونیکەینەوە کە دەگوتری ئەوە موامەرەی نەخێر موامەرەی دووەلی نییە ئێمە با ڕوون بین هەموو ئەو دەست ئەوانە بەدبوردی وەکو بێ تەحزیراتی خۆیاندا کوردستان ئومەم متحیدە ئەمریکا بریتانیا دەوڵەتانی دەور و بەرهەم بەڵام ئەو دەسەڵاتە دیار بوو ینی بەو شێوازە کاری کرد و کە شکستی هینە لە هەموو ڕووەکە حەزەکەم ئەوەش بووم کەمەوە کە ئەوەی لە سووریا ڕوویدا ئەوەش موامەرە نەبووە هیچ ئیتفاقێک نەبووە ئەوە تەنها ئەوەیە تورکیا لە تەبیعاتێکی پەیدا کردێش ئەوەیە بە دەوڵەتە بەهێزەکە ناوێری ڕووی لە فەقیر و هەژار کرێت بێ ئەوەی لە هیچ جێیەکی پاڵپشتی بکرێت من حەزەکەم لەسەر تورکیا چکە ئێستا دەسەڵاتی کوردی زۆر ترسنۆکانە بەرامبەر تورکیا بێدەنگە وەکوێی ئەگەر ورد قسە لەسەر بکەین هیچ جۆرە ڕێکەوتنێک لە نێوان تورکیا و نەک هیچ دەوڵەتان تەنانەت لەگەر کوردستانیش نیت ینی با پرسوڕانیە داوای ڕوخسەت و مۆڵەتی لە کوردستان نەکرێت وەکو اقتصابێکی سیاسی و وەتەنی لەگەر کوردستان تەعامل دەکات بەڵام چۆنە تورکیا لە هەر کاتێک چوبیتە شوێنێک ناگەڕێتەوە ئەوە لە قۆپرس بینیمان لە ساڵی 1970 بە موقەتی چوو هەتا ئێستا نەگەڕێتەوە ئەوە 12 قاعدەی کە لە من ناوچەکانی بادینان لە کاتی شەڕی براکوژی و لەسا داوای حیزبە شەڕکەرەکان هاتە کوردستان بە موقەت هاتە تا ئێستا نەگەڕێتەوە هاتە باشی گوتی لە بۆ داعشەوە داعش خلاص بوو نەگەڕاوە ئێستا دێتە هەر شوێنێکی لە کوردستان ناگەڕێتەوە دەبێ ئاگامان لێ ئەم قەناعەتم وایە عفرین ساحبی خۆی هەیە و لەو ماوەیە معادلەکان دەگۆڕێ لەوێ ڕزگار دەکرێت بەڵام بەو دەسەڵاتی ئێمە تورکیا دەرناکرێت و عێراقیش لە کەرکووک دەرناکرێت دەبی زۆر وربین لەو بابەتی ئەی تورکیا چۆنە ئێستا یعنی ئایا ئەو هێزەیە ئەمە وازاڵە بەسەر ئەمە حەز دەکەم باسیش هەندێک قەرارات بکەم کە لە نێو هەندێک زوعەمای جیهانی دەردەچی کە چەند بەهەڵەی دەردەچی ئەو سەرکردانی کە لە ناو میلەت لە ناو جەماوەر و لە ئاپۆڕای جەماوەر قەرارەکانی لێ دروست قەراراتی هەڵە دەدەن وەکو هیتلەر و مۆسۆلۆنی و سەدام حوسێن و کاتی خۆی و ئەردۆگانی ئێستا و ئەو برادرانی ڕێفراندۆمیش قەرارەکانیان کەوتە ناو جەماوەری هەڵچوو ئەوانە ینی بڕیاری عەقلانی لێ دەرناچی لەو شوێنە ئەردۆغان تووشی هەمان دەرد بووە دەگەڕێ لە ناو کۆمەڵە خەڵکێکی ئینفعالی چەپ لە لێدەر بڕیارەکانی دەردەچی بە تەکید ئەوە تووشی شکستێکی زۆر گەور دەبی جارێ تووشی گەورەترین درۆی بووە لە دەرێ لەگەر سووریا ڕێکەوتنم کردێ بۆ عەفرین سووریا دەرێ وڵا هیچ ڕێکەوتمان نەکردێ دەرێ لەگە ئەمریکا ڕێکەوتمان کرد لە بۆ هێرش سەرمین باز ئەمریکا دەرێ گەورەترین درۆیە دەرێ لەگەر عێراق ڕێکەوتمان کرد بۆ سنجار عێراق دەرێ هیچ ڕێکەوتنمان نەکرد دەرێ لەگەر ئێران ڕێکەوتنمان کرد بۆ قەندیل دەرێ هیچ ڕێکەوتنمان نەکرێت کەواتە پێ پشتیوانە و باشترین بەڵگەش ینی با خەڵکی کورد بزانی تورکیای ئەنەوەدە لە تورکیا نەترسێ و لە عێراقیش نەترسێ ئەوەیە تورکیا ئەوە لە ساڵی 1970ەوە لە قوبرس ئەمرێکی واقعی دروست کردیە حکوومەتێکی لە بۆ تورکان دروستکە یەک دەوڵەت لەو جیهانی ئاعترافی پێ نەکرێت
هەروەکو ئێستاش لەوەی ئافرین کەس ئاعترافی پێ ناکەوە لە سنجاریش کەس دەستی ناگری بۆ بە تایبەتی لە بۆ قەندیل بە هیچ جۆرێک کەس یارمەتی نادە لەبەرەوەی قەندیل حاڵەتێکی زۆر تایبەتی چۆن ینی حەز دەکەم ئەو دەسەڵاتی ئێمە وەکو بێ ناتوانانی نەک شەرمنانێت ترسنۆکانەشە ناتوانانی بە ئاشکەتی بێ بڕۆدەی دەبی بە دەنگێک زۆر بەرز دەی برینە تورکی و ئەو قاعدانی لە کوردستان چی بڕۆدرێ چکە قاعدەیەکی عیدوانیە زۆر ینی لە یەک کاتدا لە سێ پارچەی کوردستان شەڕ لەگە کوردەکان لە دەرەوەی سنووری خۆشی ئێمە ڕاستی بە خەڵکی کورد ئەوەی بزانی و شەرعیەتێکی زۆریش هەیە لەسەر قەندیل دروستبوونی قەندیل لە ئەسڵدا چۆنە جارێ قەندیل ناوچەیەکە نە لە دابەشەکانی سایکسپیکۆ نە لە دابەشەکانی سیڤەر و نە لە دابەشەکانی ئەوەی دروستبوونی دەوڵەتە ئێستا سنوورێکی وازح لە قەندیل نییە ئایا ئێرانیە عێراقیە یان تورکیاییە بەڵام بە تاکید کوردستانیە ئەوەی قەندیل لەلایەکی تر پێش ئەوەی پرۆسی ئاشتی لە تورکیا دروست بکرێ تورکیا خۆی ئەو شەرتەی دانەکە دەبی یەک لەو چوار شەرتەی کە دانرا لە بۆ ئاشتی لە کوردستانی سەرو لەگە تورکیا لەسەر دەستی سەرکردەکانی کوردی ئێمە دەورێکی باشیان دید لەوێ دەستیان خۆشبی لەو ناحەیە شەرتی تورکیا شەرتێکی زۆر قڕز بوو بەڵام کرا ئەوە بگوتی نابی یەک چەکداری پەکەکە ببینێت تەوان چەکداری پەکەش شەرتی ئەو شەرتی تورکیا ئەوە بکشێنەوە قەندیل کاتە قەندیل بعدی قانونی خۆی هەیە بعدی شەرعی بەلایەکی بعدی شەرعی خۆی هەیە ئەوە لەلایەک ئەوە وەکو لەو ڕێکەوتنا ینی کەواتە شەرعیەتێکی ناوچەیی هەیە ئەوی هەرێمایەتی پێدرێت بەڵام شەرعیەتێکی تری هەیە زۆر گەورەتر کە دەبی بە دەنجێکی ئاشکرا برین و شەرمێ نەکەین تورکیا و سعودیە کاتی خۆی کە داعش لەو ناوچانە بوو یەکەم هێرشی لە بۆ سەر کوردستان کرد ئێمە هەمومان دەزانین چی لە پشت بوو وڵاتانی خەلیج و تورکیا ڕێککەوتبوون کە داعش بەرەو قەندیل بڕوە بێتە قەندیل لە جێی پەکەکەی بگرتەوە بە حسابی وان بە حسابی داعشیش شوێنێکی استراتیجیە وەکو تۆڕا بۆڕا چۆن لە ئاسیای ناوەڕاست چ دەورەی دیت بەڵام لێ بووە هەڕەشە لە دەوڵەتانی تروە بووە هەڕەشەی تیرۆری لە بۆ هەموو جیهان کەواتە قەندیل ئەو کاتە دەبتە هەڕەشەیەکی جدی لە بۆ ناوچەکە و لە بۆ هەموو جیهان لە ناوچەکە پێشی هەمووان دەبتە هەڕەشەیەکی زۆر گەورە لەسەر ڕوحی حرەکەی کوردی ئەجە دوایە دەبتە هەڕەشەیەکی زۆر گەورە لە بۆ سەر ئێران و عێراقیش و هەڕەشەش لە بۆ سەر جیهان کەواتە دەبی بە دوودڵ نەبین لەو جوابی ئێستا پاکەکە لێ پاسەوانی هەموو کوردستانە پاسەوانی دەوڵەتانی ئیقلیمیشە و پاسەوانی هەموو جیهانچە کەواتە شەرعیەتێکی زۆر زۆر گەورەی هەیە ئەمە نابی لەوەی بترسین کەواتە لە ئێستادا ئێمە کارتی زۆر زۆر گەورەمان بەدەستا ئێمە قسەی لەسەر بکەین لەسەر ئاسی دیپلۆماسیەتی دووەلی ئیقلیمی و ناوخۆش بەڵام کێشە ئەوەیە ئەو دەسەڵاتی ئێمە مردووە و توانایی هیچ جۆرە بەرگریکی نمایە دەبی زۆر بە خێرایی ئێمە کە دەبین دەسەڵاتێکی میلی جێشێکی میلی دەبی دیپلۆماسیەتێکی میلی دروست بکەین کە بەداخەوە حیزبەکانی معارضە خۆیان تاخیر کردیا لەو ڕۆ یعنی ئێستا کەواتە وەختی ئەوەی داهاتوە برین ئەو دەستە نائەمینەی ئێستا کوردستان بەڕێوە دەبا وەری چرخێنین کە لەو ماوەیەش ئەو خۆپیشاندانە بەڕاستی وەرچەرخانی زۆر گەورەی بەدەستینایە و کاریگەری یەکجار زۆر هەبووە لەسەر ساحی سیاسی و لەسەر ئاستی جیهانی و لەسەر هەڵبژاردنەکانی داهاتوش واگە بەردەوام دی بەڵام بەمەدەنیانە بە لە سەرخۆیی بەبێ ئەوەی هیچ دژایەتی بکرێت دژایەتی هیچ حیزبەکی نەکرێت تەنها دژایەتی تەبەقەی گەندەڵ بکرێت چکە تەبەقەی گەندەڵ لە کوردستان تەبەقەیەکی هەڕەشەیە لەسەر ژیانی خەڵکی چۆن داگیرکران هەڕەشەن لە دەرەوە گەندەڵکارانیش هەڕەشەن زۆر جاری وەسفی گەندەڵکارانی کوردستان بە هەڕەشەی گەڵن بەقەدەر هەڕەشەی داعش کراوە وەسفێکی بەڕێی من زۆر زۆر تاوە لەسەر ئاستی ئومم المتحیدەش لە قەراری ئومم المتحیدە وەسفی گەندەڵی بەجوێن هاتە زۆر بەتوندی درێوانە ڕوڕەش بە فعلی ڕوڕەش و خائینن تەبەقەی گەندەڵ چکە گەندەڵی لەکوێ هەبی نیشتیمانی ئەوان لە هەروەک بینیمان لەگەڵ هەموو لایەکی دەیکە وەختی ئەوەی داهاتووە ئێستا ئێمە دەستێکی ئەمین و شارەزاد دروست بکەین بۆ ئەوەی ئێمە لە چەندین جەبهە دەبی ئیش بکەین ئەو کاتی یعنی ئەرک قورس دەبی ئەو کاتی ئەگەر دەبی کوردستان ببوژێنەوە لە ناحیەی ئابووری و سیاسی و قانونی و ئیداری کە مەجال هەیە ئیشاڵە نەک موچەی
موچەی هەر چار پارچەی کوردستان دەتوانین بدرین ئەو کاتی لەلایەشکەش ئێمە دەبی ئاگاداری ئەوەی بین برایانی شیعان ناتوانن بە هیچ جۆرێک دەست بەسەر کوردستان دابگرن و تەنها ناتوان لە کەرکوچی بنێن ئەگەر ئێمە هەبین وجودێکی بەقوتمانێن چکە شیعە لە دنیای بێپشتیوانە ئەقەلیەتە ناتوانین لێرێ بکەم لەو ناحیە جارێ دەنگ ناکەین بەڵام کاتی بە قووەتی وامان هەیە لە کوردستان دووریان بێخینەوە و لە ناوچە دابرێنەوە هەتا کەرکوچیش وەرگیرێتەوە وەلەو لایەش ئێمە بەو پشتیوانی کە هەیە باسمان کرد تورکیای دەتوانین لە ناوچەکانی کوردستان بە یەکجاری دوور بخینەوە بەهۆی ینی خوتەی عەقلانی تایبەتی کە باسم کرد کەواتە ئێمە لەو دەمەی ئێمە یەک کۆمەڵە ئەرک و وەکوێ ئەرچی هەمە لایەن ئەرچی هەمە ئاراستەمان لەسەرشانە وە دەشکرێ یعنی ئەوانە هەموو ممکناتن ئەو خۆپیشاندان و ئەوانە بەشێکن لە وجودە بەڵام ئیشی هەر ئەساسی ئەوەیە ئێستا پێویستی بە بەرەیەکێ بەرەیەکی فراوان تەمسیلی بەرەی گەل بکە ئێمە ئەو حکومەتە و ئەو دەسەڵاتی کە هەیە ئێستا ئەوە لە بۆ خۆیان دروستیان کرێ بە پێشکەشی خۆیان بی ئێمە بینایی دەسەڵاتێکی نوێ لە کوردستان بکەینەوە بەو بیربۆچوونەی کە باسمان کرد وەک بڕی خەتە گشتیانەی باسمان کرد و مەجای ئەوەش هەیە ئێمە ئەو ئامانجانە بیهێنەرین ئەوە ئامانجانەی کە باسمان کرد خەیاڵ نییە و حملەی تەشهیر نییە تەنها دەبینێت هەنگاوی یەکەم ئەو دەستە ئەمین و شارەزایەت دروست بکەین وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه